لە سنووری پارێزگای هەولێر مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری ئەمڕۆ بانگەشەی خۆی دەست پێ دەکات هەڵبەتە لە ئێستا بەدواوە ئەوانەی کە لە پشتی منەوەن تیمەکانن تیمە جیاوازەکانن لە پشتی منەوە و دیمانانە کە هاوکاران یارمەتی دەربن ئامادەکاریان کردو بۆی کە ینی تیمەکان لە نێو سنتەری شاری هەولێرەوە بڵاویان پێ بکرێت بۆ چەند شوێنێک بۆیە ئامادەکاری تەواو کراوە و لە چەند شوێنێک شاری هەولێر ینی تیمەکان سەرقاڵی هەڵواسینی پۆستەر و فلێکسەکانی کۆمەڵی دادگەری دەبن من دەمەوێت گفتگۆ لەگەڵ بەرپرسی مەڵبەندی هەولێر و هاوکات ئەندامیشی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری بکەم دکتۆر ئیدریس دکتۆر ژان سڵاو لێبێت زۆر سپاس دەکەم لەبارەی دەستپێکی بانگەشەی هەڵبژاردننی کۆمەڵ لە سنووری پارێزگای هەولێر جنابتان چیتان هەیە دەتانەوێت لەو ڕێەوە پەیامێک بگەێنن بەناوی خوای بەخشندەی میهرەبان لێرەوە سڵاو و ڕێزم هەیە بۆ دانیشتوان و دەنگدەرانی شاری هەولێر و لە پشتی مایکەکەی ئەوەشەوە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیام ئێمە دوێنێ ئەو فلێکسەکان لەلایەن مەکتەبی هەڵبژاردنەوە بێمە گەیشت ئەم شەو وەکو دەستپێک لێرە کۆ بووینەتەوە بمبەستی ئەوەی کە تیمەکانمان بە زۆنە جیاوازەکاندا پەرد بن بۆ هەڵواسینی فلێکسەکان بە شوێنە جیاوازەکانی شاری هەولێر. زۆر باشە کاکتۆر ئێوە دەتانەوێت ینی چۆن ئەم بانگەشەیە بەڕێوە بن ینی ئەمڕۆ دەستپێکی بانگەشەیە تاوەکو کەی و بە چەند قۆناغ بەڕێوەی دەبن. ئێمە ئەم شەو وەکو دەستپێک دەستی پێ دەکەین و دواتر تا دو سات ساعت 12 مانجی 11 کە حملە بەردەوام دەبێتن ئێمە بەردەوام دەبین تا ئاخر دقە. زۆر باشە دەستان خۆش کاک دکتۆر زۆر سپاس دەکەم مامۆستا شوان جەنابتان سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەرین لە بازنەی پارێزگای هەولێر دەتان هەوێت لەم بانگەشەیە ئەوەی کە هەرچەندە لە ڕابردووشدا دەستان پێ کردووە بەڵام لەمڕۆوە بە زۆرێکی دیکە بە شێوەیەکی دیکە بانگەشە دەست پێ بکەن تان هەوێت لەمە دووە چی بە گوێی خەڵکدا بدەن و بە تایبەت دەنگدەرانی خۆتان لە سنووری پارێزگای هەولێر. بەڵێ بەنای خوای بەخشندەی میهرەبان دیارە ئەم شەو ئێمە لە زمنی هەڵمەتی هەڵبژاردن لە نێو مەڵبەندی هەولێری کۆمەڵ کۆبووینەتەوە لەگەڵ براو خوشکانم کە هەندێکیان لەوانە کاندیدن ئەوانی تر کۆمەڵێک کادیر و بەرپرسی دانیسقەن لە کۆمەڵ دیارە بۆ ئەنجامدانی هەڵمەتی هەڵبژاردنە بە پێی ئەو نەخشە ڕێگایی کە کۆمەڵ هەیەی بە تایبەتیش وەکو مەکتەبی هەڵبژاردن و لیژنەی باڵا کە لە هەولێر و لە دهۆک سەرپەرشتی دەکا کۆمەڵێک هەنگاو هەن کە دەبێ لە داهاتوو ئیجرا بکرێن پێ بە پێ یەکێک لەو هەنگاوانە ئەم شەوە کە کۆمەڵێک تیم لە نێو شاری هەولێر و بیانی لە دەوروبەری بەتەکێ زۆر بە گەرمی خەریکی هەڵواسینی فلێکس و پۆستەرات و شتەکانی کاندیدەکان دەبن بۆیە من خۆشحاڵم کە لە خزمەتیان ئامادەین و دەستخۆشیان لێ دەکەین و سپاسیان دەکەین ئەوە نەریتی کۆمەڵ بووە لە ڕابردوش بە هەمان شێوە زۆر بە گڕوتین زۆر بە چالەکانە بەشداریان کردیا چونکە پرۆسەکە کە پرۆسی هەڵبژاردنە پرۆسەیەکی گرنگە بۆ هەموو هەرێمی کوردستان کە لە بەغدایە پێویستە کورد حزور و وجودی لەوێن دەرێبی بە تایبەتیش بۆ ئێمەمانان وەکو کۆمەڵ کە کۆمەڵ حزبێکی عریقە حزبێکی دێرینە خاوەنی خەباتی شاخە ئێستا لە پرۆسەی سیاسی لە خەباتی مەدەنی بەشداری دەکەین بۆیە مینبەری پەرلەمان ئێمە دەمانەوێت تەقویە بکەن ئەگەر تەماشە بکەین کۆمەڵ لە زۆر ڕۆوە ئەو پەڕی خزمەتی بە خەڵک کردووە جا ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان لە کۆمەڵ بەهرەمەند بوو ئەگەر دەیانەوێ کە ئەو کاروانە دەیمومەت و ئیستمراریەت و بەردەوامی هەبی بۆ نمونە ینی تەماشە دەکەین دەستگای بەخشین ئەو پەڕی خزمەتی خەڵک دەکا و هەروەها ینی ئەو سنتەرانەی کە سەر بە کۆمەڵن کە لە ڕووی تەحفیزی قورئانە حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پەروەردەی ئیسلامیە پێم وایە خەڵکی پێگۆش کراوە ئیستیفادەی زۆریان کردووە جا خەڵک ئەگەر دەیەوێت ئەو شتە چاک و ئیجابیانە بەردەوام بی بەڕاستی دەبێت دەنگ بە کۆمەڵی دادگەری بدا تەقویەی کۆمەڵ بکە کۆمەڵ بکاتە نوێنەری خۆی چونکە کۆمەڵ هێزێکی مجەڕەبە لە ڕابردوو بینیانە لەگەڵ خەڵکدا خزمەتگوزار بووە و ڕازگۆ و سەرڕاست بووە بۆیە ئێستاش دروشمان بریتە لەگەڵتاندا ڕازگۆین. خۆش بێت مامۆستا شوان زۆر سپاس دەکەم دکتۆر جان سەبارەت بە بانگەشەی هەڵبژاردننی جەنابتان ئێوە لەمڕۆ دەست پێ دەکەن لە نێو سەنتەری شاری هەولێر و دیاریکراویش سنووری دەوروبەری هەولێر دەیانەوێت پەیامێک بگەێنن بە تایبەت بۆ دەنگدرانی خۆتان لە سنوورە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. زۆر پێخۆشحاڵم بەوەی لەنەو ئەو جەمعە مبارەکەدا لەگەڵ ئەو پیاوە بەڕێز و ئەو خوشکە بەڕێزانەدا
داواکارم لە سنووری حاجی ئۆمەرانەوە هەتا دێتە خوارێ بۆ چۆمان و سۆران و مێرگەسۆر و قەندیل و هەروەها شەقلاوە و حەریر و بالیسان و ڕەواندوز و وەرتێ و هەتا دەسوورەتەوە هەموو ئەو شوێنانەی کەوا سنووری ئێمن چاویان لە کۆمەڵی دادگەریە چاویان زیاتر لێبی و لای بەلا بکەنەوە و هەروەها دەنجی بۆ بدەن بە ئیزنی خوای گەورە و زۆر گەشت بینم و ئومێدێکی زۆر بەرزم هەیە چکەوە بۆ پەرلەمانی عێراقات کە لە بۆ دەبێت دیفاع لەوان دەبێت خەڵکانێک هەڵبژێرن کە بەڕاستی بە معنای کەلیمە بشێن لە بۆ وەکالەت چونکە ئەلوەکیل و کەلئەسیل پیاوی وەکیل کەسێک کە وەکیلێک بۆ خەڵبژێر دەبی وەکو خۆت بی دەبێت مؤتەمەن بی دەبێت وەک چۆن لۆ خۆی ئیش دەکا ئەو هاش لە بۆ مسلمانان ئیش بکە و لە بۆ خەڵکی ئیش بکە بەعام. زۆر باشە کاک کرد سەبارەت بە بابەتی زۆر کەس هەیە گومان دەخاتە سەر پرۆسەکە ئێوە دەتانەوێت پەیامێکی کورت و پوختیان پێ بدەن. پێم وایە ئەوانە لە دنیای دووسێ عقل هەن عقلی گەورە و عقلی وەسەط و عقلی گچکۆکە پێم وایە دوور لە ڕووی هەموو لایەوە عقلی گچکۆکەن ئەوانەی ڕۆژێک دەڵێن شەڕ دەبی و ڕۆژێک دەڵێن وڵا دەرناچین ڕۆژێک دەڵێت تەزویر و ئێمە نهاتوین لە بۆ هەر وەکو مسلمان ئێمە ئیش دەکەین ئێمە تەسلیمی واقع نابین ئێمە بە هەموو شێوەیەک هەرچی لە دەستمان بێ دەیکەین ئیمامی حەمزە لە سەرەتای ئیسلامەتی شەهید بوو هیچ سەرکەوتیشی نەدیت بەڵام بۆ سەییدی هەموو شوهەدا و گەورەکانی ئەو ئیسلامەی هەموو شەهیدەکانی ئیسلام ئێمە ئیش دەکەین لەو ڕێ دەڕۆین بە ئیزنی خوای گەورە نابێ مسلمانان گوێ بەو شتە بدەن نابێ خەڵک گوێ بەو شتە بدەن هەر کەسێک لە ڕاستی خۆی دەبێ ئیش بکەین ئینشاءالله. دەستان خۆش بێ کاک کرد. خاتو چنار سەبارەت بەو خزمەتانەی کە کۆمەڵی دادگەری لە سنووری پارێزگای هەولێر و لە شوێنەکانی کەش کردوویەتی تیشکێکم بۆ بخەیە سەر ئەم خزمەتانە و پەیامی ئێوە وەکو کاندیدێک بۆ دەنگدەرانی سنووری پارێزگای هەولێر و دەوروبەری چییە؟ بەڵێ بەناوی خوای گەورە خزمەتەکانی کۆمەڵی دادگەری و بۆ شاری هەولێر و یان بۆ پارێزگای هەولێر ڕاستی زۆرن ئەگەر خەڵک پێی بزانێ زۆر خزمەتمان کردووە پێم وایە ئەگەر ئێمە بانگەشەی هەڵبژاردنەکەمان ئەگەر بڵێن کەس بێ یانش بە قووەت بێ پێم وایە یعنی خەڵک هەرە بێ دەنگمان پێ بدە ئەگەر بێت و ئیشەکانمان لە بەرچاو بگرن چونکە ئەگەر کەسەی بەکەم نەزانێ بە زۆرش نازانێ و ئێمەش زۆر یعنی تاقی کراون لە کۆن و تا ئێستاکانە هیچ کاتێک ئیشێکی وهامان نەکرۆکەوە زەرەر بە هاوڵاتیان بگەێنێت تەنها سوود و قازان زمان بۆیان هەبووە ئەو پرۆژانەی کە کۆمەڵ پێشکەشی کردووە بۆ نمونە ئێستا هەر لێرە دەوروبەری خۆمان لەولا هەمانە دەستەی زانایانمان هەیە دوای ئەوە کەناڵی بڵێن بانگەوازمان هەیەکەوە خەڵک فێری ئادابەکانی دین و بڵێن ئەمە بادیەکانی دینەکە پاشان سنتەری حکمەمان هەیەکەوە کۆمەڵی لە قوبازنەیە نزیک 50 لە قوبازنە هەیە لە هەموو کوردستاندا پاشان دێنەوە ئەم لە ڕێکخراوی قوتابیانمان هەیەوە بەردەوام خزمەت بە چینی گەنجانەکەوە بە بڵێن هەتاکو پۆلی 12 زۆر بەردەوام خۆلیان بۆ کاتەوە پیانە گەێنێ و هەروەها دوای دێنە ئێرە بە وڵاتر بەخشینمانەیە بەخشینەوە خزمەتەکانی دیارە ماوەیەکی زۆرە لە بەڵێ ئێوە پێشتر ئەندامی ئەنجومی پارێزگای هەولێر بوونە بابەتێک هەبوو کە زۆر قسەی لەسەر دەکرێت لایەن جەنابتانەوە بۆم باسکەمە چۆنە ئێوە دوای ئەوەی کە دەستان لە کار کێشایەوە ڕێگە نەدرا بگەڕێنەوە سەر پیشەکەی خۆتان ئەمە چۆن نییە بۆ بینێرانی ڕوونکەوە بەڵێ ئێمە سەرەتا کە دەستمان لە کار کێشایە و داوای خانەنشینم کە ڕاستەکەی چونکە بۆ پێیکەوە خزمەتم لە 15 ساڵ زیاتر بۆ تەمەشم لە 45 ساڵ زیاتر بوو بەڵام ئەوان ڕازی نەبوون ئەنجومەنی وەزیران ڕازی نەبکەوە ئەو ئیشم بۆ بکات و خانەنشینم بکە بەڵکو گوتیان ئەتوانی بگەڕێتەوە سەر وەزیفەکەت منش ئیتر معاملاتم کرد و داوام کردەوە بگەڕێمە سەر وەزیفەکەم بەڵام ئەوشیان هەر بۆم نەکرێت تا ئێستاکانەوە 2 ساڵ 4 مانگا وازم هێناوە تا ئێستاکانە تەنها ئەوەی بۆمیان کردوە تەنها موچەکەمیان بڕێوە هیچیان نەکردووە تەنها موچە بڕینەکەبوو تەناویان بۆم کرد هیچیان بۆم نەکردووە هەر بە یاساییکەوە خانەنشینیان نەکرد هەر بە یاسایش گوتیان بگەڕێر مامۆستایی بەڵام هەر نەشمیان گەڕانەوە تا ئێستاکانە دەستان خۆش زۆر سپاس دەکەم بە هیوای سەرکەوتن ئەوەی کە گوێبیستی بوون پەیامی هەم ئەنجومەنی سیاسی کۆمەڵی دادگەری و کاندیدانی کۆمەڵی دادگەری بوو لە سنووری پارێزگای هەولێر هەڵبەتە ئەمڕۆ تیمەکان دەست بە هەڵواسینی پۆستەر و فلێکسەکان دەکەن بە دڵنیاییەوە لە سبەی شەویشەوە تیمەکان بەردەوامیان دەبێت و لە مەڵبەندەکانی دیکەی هەم دەوروبەری هەولێر و هەمیش لە ناو هەولێر بەردەوامی بە پرۆسەکە دەدەن بۆی کە ئەم چەند ڕۆژەی ماوە بەردەوام لە ئەنجامدانی بانگەشەی هەڵبژاردن بە شێوەی مەیدانی